دم باش تماشاوان نجا گروا برچیبونه یا بدم و بوگر یا زندانیان کردان لباکوری کردستان ایرو کتت روژا پنجی و پنجمین دا بگمان وکو تزانی پیتری 700 زندانیان کردان اویل سر دوزاکجه که اوپک که لباکوری کردستان هات نگرتن کج دنافدا پارلمانتارین BDP دنافدا شاردار اندامین مجلس شارداریان دنافدا روزنامه‌وان نویسکار اکادمیسیان دنافدا ولاتین سیویل هنه روزنامه‌وان هنه دناوا زندانیان ترکیه دا هات نگرتن اوانجی که بو دمی 55 روزانه گروا برچیبونا بدم و بوگر دست بکریه به گروا برچیبونه دا هیان هاجی لباکوری کردستان جبلی زندانیان بگمان لدرو چالاکی و خوابیشاندان به گرسیتین لدارخستن لپرانیا پایتخت ولاتین اروپا و امریکا گلیک ولاتین دن کردان چالاکی لسربیه که لدارخستنه لباکوری کردستان اف گرف گرتنه بحثن دیدی کن اف گرف گرتیه کو پیوسته لترکیه مافی کردان بهت بدست خستن کرد بکاربن به زمان خو پروردهیه ببینن به زمان خو مافین خو بدست بخن به ان مافی براوانی کرنه جدادگان و بگمان دا خزا آزاد کردن و جلان جدی کن هر وحاجی که بریاره صبح 10,000 گرتیندن لباکوری کردستان دنا و گرتی گین ترکیه دا اوجی بچ نپال گرف گرتنا وان 700 کسان کو بگمان او 10,000 برجه کی گله که اگر اوجی بچ نپالان باندوری چه به گلو گله جرات گوتن کو خباتا کور پیوسه خباتا سیویل و چالاکن سیویل دنس پی او خباتا کردان یا سیویل جهات دست فکرین لی برسوا حکومت ترکیه انها برسوا که زلانینه پرسما و بابت می ایروجی تایبت به گرف گرتنا باکوری کردستان و بر پرسارت هرم کردستان باشور کردستان دنها دل باشور کردستان جی چالاکی ین دنال دارخستن بو پشتوانی کرنا گرف گرتیان ل باکوری کردستان جوانا رخراوین جواکا سیویل وانا پرانیا پارتین سیاسی هرم کردستان پشتوانی داخوازین زندانیین کردان ل باکوری کردستان دیکن بو بدس خصنامه فنان هر و الین اپوزیسیون داخوازی پارلمان کردستان دیکن کو باوی که فرمی حال ویستی نشان بده له همبر وان بو یارو پیشاتن ل روشاوی کردستان و ل باکوری کردستان انا کو بگم من هذا حمله روشاوی کردستان جی وکو هند میزینن راوش تبلیغ و هر وحال باکوری کردستان جی که گرفت گرتنا زندانیان کو گلی جاران دنهادا گلی کشان در روژیا مرنه دانه و روشان گلی خرابه بو پتر گوتو بشکنه لسروی که جان نها جمال جوشگون نینری پارتی اشتی دموکراتی BDP ل باشور کردستان دیگه که جمال ایوارباش داوی بویارو پیشهات به تایبتی لباکوری کردستان ده ایرو دا گلو به دستوی گشته بین چنه؟ براستی yani erişi hükümeti, erişi devleti dışarı kurdan İroji dışan yani bu partinin yani tevayı Türkiye, bacarı Türkiye'ydi, tevayı bacarı Kürdistan'ı gele Kürt dışarı PK'ya hem kudil zaroke hem kudil kere kadar dikevi. Önce dizanım ki 10 sale hükümeti AKP bir desilatlar yani AKP bir desilatlar Serok Vezir Recep Tayyip Erdoğan her dem ledineli gotun cüdadı be aliye pratik edecek işte cüda bu kartini yani gotun evi cüdaya nezikbun evana pratik evana her dem cüdaya İroji etani nasane kurban kabul makul Zaroki Kürt bu zamanı kanı karım perverdiye bibinin. Nisa bu milyonan kesan belki cemalemi ben halbuki başvuru Kürdistan'ı bişopinin dınada tegutin ko ahmu aliyen Kürdistan'ı aliyen siyasi berdu partiyen fermanrava partiyen opozisyon partiyenden rekrava civaka sivil piştavaniye jidaxwaziyên Kurdan zindaniyen Kurdan li bakurê Kürdistan'ı diken gelo hin çawa vi halbuki demeyzinin hin çawan pêşazî diken û bandoriya vi halbuki çi ye? Na burası yani tevger ki bu sahe ekme bisiye ekem teviketine tekiliye Bışkiriye gırtiye Kürdan o Bakırı Kürdistan'ın dıkazık ki Bakırı Kürdistan pırskırı ki Kürt çareser mi be? Burası dakvaza meyaji, banda meyaji geri her çar parça Kürdistan'ı Kürt jiboy mafyaka, jiboy zamaneka, jiboy nastameka geri bir kevin tekiliye bir tekiliyeci tefsali bir siyekanda pırskırı ki Kürt çareser bikin. Demek ki Kürt yekitiye kad çen nakin parça navkada hukukika zalan nakin burası siyaseti dagırkeran her dem Mısır Kurdan dimeşe. Jiboy binaji
Dapaza meci eveki Kürt her parçayla Rojava, Rojila, Başur, Bakur le بدید نوع که جمال پرسک میادیا و بدید نوع اف هلویست آلیین سیاسیین هرما کردستان یا باشور کردستان آیا مجامله که سیاسی مجرد بو راگهاندن چپمنیه آن فعلا پشتوانیه که جدیه لیل گرتین گرف گرتین کردان لباکور کردستان دیگرن yani nezikmun ki ciddi düğünüm. Yani nezikmun ki ciddi düğünüm çünkü yani parça ki nekaşı bu ezbecim işte organ beden edeki yek nekaş bu ev nekaşı tevayı beden ediki bin bandor ekha. Jibo yine atakıl bakur pıskırık domya ev başır rahatsızlık ev rojilaç rahatsızlık. Jibo yine nezikmun tevgere kurdan ciddi düğünüm. Dapaz yeveki her dem tekilin habere sazı dezgah ve xiravan hizban tebekü iki can parçayı bandore siyaseti dagırkera kılıser kurdan dimeşe yek vücut بله که جمال پرسما یادوی دیا با فکر تو بیجی تو هالویستیوان بجدی بینه که هالویستیوان جی بجدی با که تو بیجی اول دکاره باشور کردستان هالویستیوان بجدی باندوریا خواه یا ارینی لسر ترکیه بتایبتی کو تکیاری ما کردستان یا آبوری دهندواره دندن دیگر حکومت ترکیه خورد او دکاره گله که ورقم بکار بینه کوراوشا کردان لباکور کردستان باش بکه گلو yani ez bağlardık ki bandore Brez Mesut Barzanici, Brez Mam Celalci siyasete Türkiye'ydi be. Çünkü Kürt muhtacı tu devlet iyinin. Burası devlet muhtacı Kürdanın. Çünkü Kürt devlemendin. Ali Aboriye dacı devlemendin. Ali Çanlı Hıner dacı devlemendin. Ali Diroki Kürdancı tezdanin. Ama tıştaki nabere Kürdan'da kime Yekitiye. Jiboy vinacı Kürt bir ses saleki nafazı hunda bugün. Yekitiye betir, kongreki netev betir. Tu çareserli bir şey Kürt'an neyme. Jiboy vinacı Kürt kıbrıha yekitiye hareket bugün. Ez bağlarım ki siyaseti dagırkerancı rojalat navin hember Kürt'an tel bu hartini. İrok zamanı Kürt'anla Bakur inkar bükün, naftami inkar bükün. Ben milyonan kesan jiboy brezla jalan gotiye irade emini siyasiye ki davet gırtıngeye da değildir. Zaten yani jiboy neyektiye Kurdana. Eğer ki Kürt bir aliyat ben bahar denge yek bakın diplomasiye siyasete bir yek dengi beşkeş raya güçlü nav netev de bakın ez bavarım ki و سیاست داغرکران سر بله بله جمال جوشگون نونره پارتی آشتی دموکراتی بده پل هرما کردستان الباجر هولیره با یک زندگی گل مبو سپاس برزان جمال جوشگون کو نونری بده پل هرمی کردستان باس لیویکت که استال باکوری کردستان کرد لور لبر خدانه کی سیویل دایه باس یاوش کرد که گرف گرتن کمان گرتنی گیروانی کرد لزندانکانی ترکیه بردوامی هيا و باس یاوش که او پشگیری لاین سیاسیکانی هرمی کردستان به گشتی و ری خراوکانی جواکی سیویل او به پشگیری که جدی زانید باس لواشکا که اکریت لیره به تایبەتی پەیوەندیەکانی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان جەڵال تاڵەبانی سەرکوماری عێراق لەگەلایەنی تورکیا تەئسیر لەسەر سیاست هەیە لەسەر ئاراستەکردنی سیاست هەیە لەسەر تەغییراتی ڕۆیا هەیە لە بەرامبەر کێشەی کورد لە تورکیا باسی ئەوەشەکە کە پێویستە کورد لەم کاتەیە یەکگرتو بە یەکگرتو بێ توانێت سەرکەوتن بەدەستبێنێ بێگومان سبەینێش بەریارە کە تا ئێستا 55 ڕۆژە 700 گیراوی کورد لە باکووری کوردستان لە زیندانەکاندا مانیان لە خواردن گرتووە ڕەوشی گەلێکیان تێکچووە لە زۆربەی پایتەختانی وڵاتانی ئەوروپا چاڵەکیە لە هەرێمی کوردستانی چاڵەکەیە بۆ 3 ڕۆژ بوو لە شاری هەولێر چاڵەکە بۆ ئەو چاڵێکی برچیبوون هەبوو کە بڕیاریشە سبەینێ لە کەرکووک و لە سلێمانیش چاڵەکی لەم بارەیەوە هەبێ هەروەها سبەینێش لە باکووری کوردستان 10,000 زیندانی تر ئەکەونە مانگرتن لە خواردنی بەردەوام بەڵێ ئێستاش لە خزمەتی وەرگرتنی سەرنجێوەدام لە شاری هەولێرەوە سامانمان لەگەلە کای سامان فەرموو بەڕێزەکەم کاتت باش هەموو بینەرانت باش و هەموو خەڵکی کوردستان باش بەنسبەتەم مانگرتنەوە شتێکی زۆر باش هەکە بیگرن هەر بۆ نمونە ئێمڕۆ لە شاری هەولێر دەفتێکردی تەناڵای تورکیا بسووتێن خۆ بەناو خۆپیشاندانیان بووم بەڵام لەلایەن ئاسایشێکەوە ڕێگری دێکرا دوای لە ئاسایشەکەتیاندا و ڕەوانەی مستەشفایان کرد ئەمە لەلایەک لەلایەکی ترشەوە بەنسبەت کوردانی سووریاوە
كردي سوريا طبعا أو كارمال البرزاني أو لقل أو كابريادان استوتيتي أو هرمشي أو هادروز ما بلا تركيا أوش وكاركية ويا كارمال بيدر كود كأخوي هتأكل يسا بخوي بسروشيا سواتاتي كردستان الناسان بيدر كود كنيتواني سروشيا سواتاتي كردستان بكات تدخل لقل تركيا تغلاق تركيا سمو كاتيكش هذا رشيد برس كارمال بيدش كذو زور دابا عشرة رجعي بدو بلا من في ما كارمال برزاني أوش هالوكو بيد عشرة يسوي كذا أون بريار درني لو يكوا لسه حسوا تعطي كردستان ودسه تعطي كي خو ما نسبك ده خوشي لو فوسيانا كم طبعا مش تاني لو فوسيان يعني اشتكي شرمنا نية يعني زارا دي تشتي ديك زارا دي مرة عصوا خوي بوام شو ببرز كارمال برزاني شو كوا يعني هو كارمال برزاني زور ذاك شرم بكلا بعض يشد يعني شرمي هي يعني يخبر خزانة في دوستان ببورة كاي قسم ببورة مظلوم لك يركوك وبله توني برزكم باشي كايك مظلوم فرمو توني برزكم باشي عزيزكم زور سپاس فرمو بس وشي تورك ليدكم زور سپاس براكم إما دقمانا خير طال دنجي همي كردي كيدم صوزو بشرف أقل تركيا دي أقل سوريا دي أقل عراق دي أقل إيران دي إما كردين آمادين من مكو كرديك آمادم فيني خوم بريجم لتناو هر كردي كي بشرف كرامت دا بلام نازانم چون تنبر برسيك بسنا ولاتان قسەی گەورە دەکەن لاف جێ دەدەن بە ناوی خوێنی شەهیدان بە ناوی ئازادی بە ناوی مافی مرۆڤەوە ناوی خوێنی شەهیدان دێنن لە کەناڵەکانەوە قسەی گەورە دەکەن یانی بۆ نمونە بەڕێزەکەم چەند هەفتەیەک بەر لە ئێسلەک کۆبنەوە لە کۆنگرەیەکی نایاساییدا کارگێری مەکتەبی سیاسی كاي مظلوم لك صلاح المابي بله سرتی بلا چمچمال كاي سرتی فرمو ئارن باش کاکەکات سر چاو دەستخۆشی ئەو تەورەت لە یەکەین سپاس فرمو ئێمە وەکو کورد لە چوار پارچەی کوردستان خۆمان بە هاوغەم و هاوشەریکی هەموو برین و زامەکانی گەلی کورد لە هەر پارچەیە لە پارچەکان ڕووکە هاوغەم و هاوشەریکیانین بەڵام برای بەڕێزم ئێمە ئەگەر بە شێوەیەکی علمانی و جەمسەری باس لە کێشەکە بکەین ئەمڕۆ تورکیا یەکەم مندامە لە حلفی ناتۆ دووهەم دادەستێکە بە دەستی ئەمریکاوە بۆ بەرژەوەندی سیاسی و اقتصادەکانی خۆی لە ناوچەکەیە بەکاری دێنێ برای بەڕێزم با ئێمە لە خۆمەوە سەرەتا ئێمە لەسەر ئەساسی عاتیفە هەندێک قسە نەکەین نامەلموس ناممەنطق برای بەڕێزم ئەمە شتێکی هەروە سادە و ساکار نییە فڵان سەرکردە تەداخل ناکاو فڵان شت تەداخل ناکاو ئێمە وەکو هەرێمی کوردستان چی قەواعیدی سەواحیقمان هەیە چی سەرفی طائراتمان هەیە چیمان هەیە برای بەڕێزم ئێمەش ئەگەر بێت و ئێران و تورکیا سنوورەکانمان لێ ببەستێ وابزانم بۆ کەرەوز و خەیار و تەماتە بازاڕەکانمان دائەمێنێش ئێمە لەو ئاسیانین لە ڕووی سەکەوە لە ڕووی تەقەمەنیەوە لە ڕووی دیبلۆماسیەتەوە لە ڕووی اقتصادیەوە بە ئێمە و بینەران لەسەر ئەساسی عاتیفان قسە نەکەین یەک حەل بەدەست گەلی کوردەوە لە باکوور یان نەمان یان کوردستان ئەگەر ئەیانەوێ بە ئازادی و سەربەخۆیەکانی خۆیان بکەن وەکو گەلی دارفۆر لە سوودان جووبە چۆن هەڵسان سەر و ماڵ و گیانیان بەخت کرد بەرامبەر بە عومەر بەشیری ئاملیوایەکی عەسابەی بەشەر کوشت یان ئەبێ وەکو دارفۆر خۆیان بۆ مان و نەمان ئامادە بکەن تا گەیشتن بە ئامانجەکانیان یان نابێ پشت نەبە دیموکراسیەت و نەبە حیزب و عەدالە و تەنمیەی ئیسلامی بەس نەبە هیچ لایەنێک پشت بەخوا پشت بە میلەتەکان وەکو دارفۆر یان نەمان یان کوردستان حەل نییە برای بەڕێزم لە حلفی ناتۆیە بەڵێ کاک سەرتی بەڵێ سپاس پەیوەندیکەشت نێچیروان لە بەردەڕ شکرم کە السلام عليكم سەر چاوە برز داوای بودەکەم لەسەر تەوەرەکەی تۆ قسەم نییە ئەگەر بە کورتی بەڵێ وەکو خوێندکارانی پۆلی دوازدەی ئامادەی ئەمە ئێستا 58 ماینا دەرچینە بۆ نامەناگرێت بۆ دیارمە کوردینیا 58 وەرگیرا 58 بۆ خوارێ وەرناگیرێت ئێ لەبەرچە پێسما باش وەزیری بکەن لەسەر کەنالەکەتان قسەی لەگەڵ بکەن لەبەرچەن وەرناگرێت ئەوە 12 ساڵ ئەمە دەرسێدا خوێنین یانی ئەمە هەندێک بەراز ڕۆژە دەرسەیە 12 ساڵ لە پێشەی جمە بچین دەرێ ئەوە بچین دەرە ئامە چی بکەین بەڵێ کاک نێچیروان هیوادارین شوێنەی پەیوەنددارەکان جێرە سەرنجی تو بێ سامان لە چەمچەماڵەوە کای سەمە فەرموو هەموو کاتێکت وڵا زۆر زۆر سڵاو ڕێبمێ بۆ کوردانی باکوور داوا لە مەسەر بەرزانیەکەم بەس نۆکەری ئازۆغان بکات ببوورە کاکی نێچیروان کاک سەمان ببوورە ئێمە پێمان باشە بە شوەیەکی
منطقی باس لەسەر هەڵوێستی یاریمی کوردستان لەو پێشاتێکی ئێستا هەیە پێمان باش نییە کۆمەڵێک مستاڵا بۆ کورێ بۆی بەرنمەکە سەرنجیەوە بە شێوەیەکی منطقی بکە پێمان باشە لەسەر هەڵوێستی یاریمی کوردستان لایەنە سیاسەکان کۆمەڵگای مەدەنی پەرلەمان لەسەر ئەو ڕەوشەیە سەر لە بەکووری کوردستان فەرموو بەڵێ باشە این بەس پارتی هەڵوێستی یعنی هەڵوێستی گەرمی نییە بەرامبەر کوردانی باکوور ئەویش و تەبێژی پارتی دموکراتی کوردستان جافەرێمیکە ئەویش وتی کە ئێمە داوای ئەمە پشگیری لە داواکانی زیندانیا مانگرتوەکانی کورد لە باکووری کوردستان ئەوە بە پشگیریەکی بەس یعنی چۆن بڵێ قسەیەک یعنی ژێربەژێر لەگەڵ ئەردۆغانێ چۆن بڵێ لەبەر کۆدیتی دیبام قسەیەکەم نەوکەم کوردانی لێم ناڕازی یعنی ئەو قسەیە من بەڕاستی تێناگەم بەڕاستی ناڵێ ئەو قسە بەڕاست ناڵێیان لە هەموو دڵێکە بە هەموو دڵێکەوە قسەیە ناڵێ ئەنجا ئەوە ڕێگری لە کوردستانی باکوورەکان دەگەن ئامادەکەی خۆی یەکەم ئەردۆغان دووەم مەسعود بەرزانیە لەسەر حسابی کوردی سووریا و باکوور ئەو لەسەر سڵتە بێنێتەوە و سڵتەکەی حکمی دەسەڵاتی بەیەکتر بێ لەسەر دژمنی کورد لەسەر حساب کوردانی باکوور و بە پشتگیری دژمنی کورد بەڵێ بەڵێ سوپاس بسەرنجی تۆشە سەڵاح لە شاری سلێمانەکە سەڵاح فەرموو براکەمەم کاتت باش هەموو کاتێکت وڵاتەوەرەکە باش تێ نەگەیشتم لەسەر چی ئەتوانیت تۆ زێڕم کردەوەم دێتێ تەوەری ئێمە لەسەرەوەیە ئێستا لە زیندانیەکانی تورکیا بە سەدان کورد مانگیان لە خواردن کردووە بوو نزیکی دوومان کە بێ ئەو ڕەوشی گەلێکیان خراپە لەسەرەوە کە مافەکانی کورلایە بەدەست بێنرێ لە هەرێمی کوردستانیش باس وەکو ڕاگەاندن ئاڵێ وەکو لێدوانی بەرپرسانی حەزبی و ڕێی خەڵاوەکانی کۆمەڵگای مەدەنی ئاڵێن ئێمە پشگیری لە داواکانی ئەوانەکەن ئایا پشگیری باشووری کوردستان تەسیری هەیە لەوان وەڵا بڵێ برا جوانەکەم ئەوان گەلێ مافەدەن بە کوردەکانی سووریا کە بتوانن لەسەر خاکەکەی خۆیان هەرێمێک دروست بکەن ئەنجا زۆر چۆن ماف ئەدەن بە کوردەکانی تووشیا ئەوان لە وڵاتی کایە کورتەیە بمێنێ چۆن ماف ئەدەن بە کوردەکانی ناو وڵاتەکەی خۆیان من لەو باوەڕەم ئاخیر لەسەر حسابی کورد بێ ڕێکەوتنی سووریا و تورکیا سەرەتا بە توندی تورکیا زۆر دژایەتی سووریا کرد بەس ئێستا زۆر نەرم بۆتەوە ئەو ینی نەرم بۆتەوە قسەکانی هەمووی نەرم بۆتەوە بەرامبەر بە سووریا ینی ئەوە نییە ئەمە ئەویست کۆنتڕۆلی کوردەکان بکە ئەردۆغان زانی کۆنتڕۆلی ئەوانی بۆ نەکرایتر مەزبور بوو ئێستا لە ژێر بەژێر شوێناڵێ ئەمە تەڵەیەکە بۆ کورد ناوێنێتەوە بۆی تومەتباریکەن بە هەموو نەوعێک بۆ باشووری کوردستانش بۆم کوردستانی خۆشمان پێگەشتی ئەمە ئەو مستەڵەکەم منەوە ئایبینم بەڵێ سپاس بەسەرنجی تۆشە وشیار لە بیارە بڵێ شەو باش براکەم باشتر ئێمە وەکو گەنجانی بیارە خوێن ماڵ سەروەت هەمووی لە پێناوی کوردستانی تورکیا هەوڵە دەین ئازادی تو کوردستانی تورکیامان ئەوێ داوا لە سەرکردەکانی کوردیش ئەەکەم بە تایبەتی بە ڕێزمام جەلال مافی کوردستانی تورکیا شتێ بکات بۆ کوردستانی تورکیا ئەو ئازادی کوردستانی عێراقەتی بە ئەوانی ژیان بێ هەوڵێک با لە هیمەتی بە ڕێزمام جەلالەوە بەڵێ من بە خوێن بە ماڵ بە مناڵ ئامادەم لە پێناوی کوردستانی تورکیا خۆ پێشمەرگەیەکی یەکێتیم بەسەر ئامادەم 10 ساڵ پێشمەرگەی کوردستانی تورکیا بم بەڵێ کای گوشار لە بیارە سپاس بۆ سەرنجی تۆ شە هەڤاڵ لە دووبست کاکەوا لەسەر تەوەری ئەمڕۆمان فەرموو سەرنجی بەرزتان کاکە و کاتت باش هەموو کاتێکت کاکە دەستخۆش لە بەرنامەکە دەکەم بەڕاستی تەلەڤیزۆنەکی زۆر کوردەواریە زۆر کوردیە زۆر نەتەوەیە زۆر دەستخۆشیان لێ دەکەم لە بەرنامەکەتان زۆر سپاس هیوادارم سەرکردەکانی کوردی باشووری کوردستان هیوادارم بە حەزبی دەسەڵات بە تایبەتی پشگیری لەو مانگرتوانەی کوردستانی باکووری خۆمان کوردستانی گەورە بکەن بەڕێزەکەم لە دنیای ئەوڕۆ ئەلو بەڵێ جملێتە کاکە باڵ لە دنیای ئەوڕۆ دەبینین چ سەرکردەیەکی کورد ئەوڕۆ لە دنیای ئەوڕۆ سەرکردەیەکی کورد هەتا ئێستا لە تاریخی میلەتی کورد چ کەسێک خۆی سوتاندیە لە بۆ میلەتان ئەوڕۆ دەبین لە زیندانەکانی باکووری کوردستان ئەوە 54 ڕۆژە وا بە سەدان پەرلەمانتار و ئەندام و ڕێخستنەکانی کوردی باکوور لەوێندەر مانیان گرتۆ لە خواردن لۆ خاتری وەی کورد دەستکەوتەشی بەدەست بینی
بەڵام زۆر بەداخەوەەوە سەرکردەکانی باشووری کوردستان هەڵوێستەشی نەتەوەیان نییە حزبیشان نییە زۆر شەرمن لە بۆ پەرلەمان ئەوڕۆ بە پەرلەمانی خۆی دەرێ پەرلەمانی نوێنەری کوردم ئەدی باشە کان نوێنەری کوردتان هەتا ئێستا خیتابەکتان نەدایە شتێک دانیشتنەکتان نەکردیە ئەوڕۆ تۆ باران دەکرێت نەدەنجی خۆیان دەکەن ئەوڕۆ کوردێک دەگیرێ لە ڕۆژهەلاتی کوردستان ئەدام دەکرێت دەنجی خۆیان ناکەن بەڵێ گایکە باڵ بەڵێ گایکە بەس بە بسەرنجی تو کامەران لە چەمچەماڵ کای کامەران فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکێت زۆر سپاس دەستخۆشی لەو برابەڕەجان کە پەیوەندیگی بوون فەرموو لە خزمەتە بەڕێز مەزایی شۆنە تۆش کاتێ بەرنامەیەکەی دەستخۆشیش دێکردە بوارەوە ڕێگە نادەی خەڵک بە هیچ سەرکردێ قسە بکە بە تایبەتی بەڕێز کاک مەسعودیانی هەرچی کاکێ کامەران ئێمە لێرە ئەم بەرنامەی خەڵکی کوردستانە بە هەموو بووی بیرۆ بۆ چۆنە جیاوازەکان بە هەموو نەڕینەکان بە هەموو پێکهاتەکان یاریمی کوردستان ئێمە بەرپرسینە ببۆرە بۆی جابی بەڕێستان بدەینەوە ئێمە لێرە خزمەتی ئەوەی بینەرەکەن ئێمە بەرپرسیش نینە لە بەرامبەر قسەی خەڵک ئێمەش سەدان جار لێرە تەکیدمان کردوتەوە کە لێرە مینبەرێک نییە بۆ قسەی ناشری نەک بەسەرکردەیە بۆ کەسێکی زۆر بەسیتی ئەم هەرێمەش بەڵام خەڵکێک هەیە واڵێ ئیتر ئێمە بەرپرسینە ئێستاش دووپاتەکەینەوە تکایە با دیالوگێکی کراوە بێ ڕخنەشە بێ بە زمانی گوڵ و منتەقی بێ بۆ ێ بێت لە جێگای خۆی بگا زۆر تەواوە یانی سەخۆمیش تەواو لەم بەرنامەی تۆوە ئەگەر نەم بڕیە توانم قسە بە سەرکردەکانیان بکەم بەڵام من ئەدەبی ئەو ئەدەبە یعنی بەخۆم نادەم قسە بە سەرکردەکانیەوە بکەم سەرکردەکانی ئەوانی ڕۆژێ لە ڕۆژان قەباتیان بۆ کەواتە ئەوە هەڵویستی تاکە کەسی ئێمە بەرپرسی نەڵێ من لەسەر بارودۆخی تورکیا ئەمەیە قسە بکەم بارودۆخی تورکیا ئێمە وەکو پارتی وەکو کاک مەسعودیش هەر ئەمڕۆ پشتگیریمان نەکردووی سەوەڵا هەنێک کەسێ بەیان نامە دەرەکەوە ئێمە لە ڕۆژێکە پشتگیری کوردەکانی ئێوەمان کردووە ئەسڵان ئەمان ناتوانێت قسە بکەن هەر يعني ناتوانێت جورئەتیەوەیان تیان نەبوو قسە بکەن ساکە ئێمە ئەگەر بۆ نەیە بوتەگەشی پارتی دیموکراتی کوردستان قسەی کردووە ئیتر یعنی بەخۆ ئێمە هەمومان قسە ناکەین پارتی خۆ هەمووی مرێنە کەسە نایە قسە بکە هەیە کەس بوتەبێژە قساکەوتەوە ئیتر پێویستەکە خەڵک بڵێ ئەوە بۆ هەڵوێستیانە و ینی کاک سامان لە چەمچەماڵ تەلەفۆنی کردووە لەگەڵ ڕێزما داوای لەبرنی دێخم ئەوە قسە نییە یان تو تەلەفۆنەکەت وەرگرت و گوێن بە سەرکردێ بێیان قسە بکەی بڵێ ئەوە بۆ لە تورکیا وا ناکەولەوە وا ناکە من ئەسڵم سەرۆکی هەرێم سەرۆکی کوردستانە بە ناوی سەرۆکایەتی هەرێمە بۆ ناوی کوردستانەوە قسە ئەکا لێدوانەدا ئەو باشتری لێ ئەزانێ وڵا کوردەکانی ئەوێ وامان بۆکەن وامان بۆ بکەن بەڵێ کاک کامەران لەگە ئەردۆگانە قسەی کردووە بەشم حەلێگە وەزعش بکە یعنی بەتی بەڵێ سپاس بۆ سەرنجی بەرزتانیش دانا لە چوار قوردان کای دانە فەرموو کاکا و کاتت باش هەموو کاتێکێت دەستخۆشی بەرنامە لێ دەکەم سپاس فەرموو وەڵای برا جوانەکەم ئەم پێم خۆش لە سەوتەوەرە یەک دوو قسام بکەم بەڵێ ئەمن وەگە دۆست لە ئەنگری پارتی دیموکراتی کوردستان خۆش نییە نایلس لە ئەنگری پارتی بێت ئۆڤسیۆن بێت لە ئانیچکە بێ هەر کەس هەجوم کاتە سەرکردەکان بەس هەم کەس دەزانێ مێژووی بارزانانی کاتی ئەگە تورکیاوتی دیێم بۆ هەرێمی کوردستان کاک مەسعود یەکەم شەخص بوو کتی بابە بە سەفینجی مندا بڕوە بەس هیوادارم لەو کەناڵە پێشکەوتنگۆ ڕۆژێک لە ڕۆژان ژیاننامەی بارزانانی لێدەنەوە کە چی کردو بۆ کورد ئەو برادرش دەی سەمسەما لەگە چتەڵە با بڵێ بعد بەسەی گڵاو نابێ بەزێ ئێمە پێم خۆشە لەو بەرنامە باش پێشکەوتیتەوە برا بە ڕێزانە هیوادارین هەجوم نەکەنە سەرکردەکانی خۆمان خۆ بۆ یەک سوک نەکەین لەنە هەر بارزانیە پێش لە مالی چی دەگرێ هەر بارزانیا دیارە دەنەو دنیادا پێویست ناکە ئەمە بەڵێ کایدانا ئەوە هیچی نەکردو کایدانا بەڵێ سپاس بسەرنجی تۆ بەڕێزان پێمان باشە با لەسەرەوەنە چینک ئەمە وایەوە تۆ ئەمام سەرکردە وای کردو ئەمە وای نەکردووە نازانم چی پێمان باشە بە شەیەکی منتەقی تکایە بابەتێکی ڕۆژەوی گەرم هەیە ئێستا بە سەدان کورد لە زیندانەکاندا خەریکە مرن لە برسەیە برسینە مانگتیان کردووە لە پێناو مافەکانیان لێرەش لەم پارچەی کوردستان خۆیان بە شەریکی خەمیان نەزانن وەکو بۆ ئێلام ڕاگەێنن کە ئەوان پشتگیری داواکاریەکان نەکەن تا چەند تەسیرەیە با ئەم بابەتە نەوەرگەڕێتەوە سەر ئەوەی ئەم سەرکردە چی کردو ئەمە چی کردووە کەسێ قسە بکە هەمووی ڕەتبیتە ڕەتفعل و هیچ نەتیجەیەکیش نەبێ هیچ مفای بەرنامەکەش نەبێ تکایە باز شەوەیەکی منتەقی لەسەر بابەتێکی قسە بکەین دووسکی لە دۆکێکای دووسکی ویدارم لەسەر تەوەر ئەس باوەرم جی دێوە ساغوی کەرم کە باشتر
زۆر بەداخەوە ئەیبیدارین کاک دووسکی دووبارە پەیوەندی بکێتەوە بەلێژان پشتی بێ ناوبەرێ بەس تکایە تایبەت لەسەر بەرنامەی ئەم دێ بەردام بین دوبارە سەڵاف هێژان لەسەر تۆڕی کۆمەڵاتی PGNRT ژێنەر عومەر ئەنووسێ دەستخۆشتان لە یەکەین هیوادارین ئێمەش لە شارەکانی کوردستان هەموو ئێمەش هەڵویستمان هەبێ لە شارەکانی کوردستان کام کوردستان بەرحال سوپاس بۆ سەرنجی هەروەها هەما محەموود ئەنووسێ دەستخۆشیان لە دەکەم ئەگەر دەسەڵاتی کوردی خۆمان بڵێن ئەوان سەردەکەون هەروەها دەستنی سەلمان ئەنووسێ با ئۆپۆزیسیۆن و پارتە فەرمانڕەوەکان ئەو کێشەیە چارەسەر بکەن یان سەردانی ئەردۆغان بکەن بۆ ئەوە ئەو کێشەیە دیارە زۆر کۆمنتێکی وازانی هەروەها هۆنەر هەوڕامی ئەنووسێ ئێمە داوای ئەوە دەکەین کە کوردستان بە یەک پارچە بەڵام تا ئێستا سەرۆکایەتی هەرێم پێوانەیی هەڵویستی خۆی بەڵێ تەماشاوانە نیژا تەوەریمە بێگومان سەر ڕۆژەڤە باکوورێ کوردستانê û هەڵویستێ باشوورê کوردستانê ڕۆژەڤە باکوورێ کوردستانê girevgirtina zîndaniyên Kurd e biryara sibehî 10,000 zîndaniyê dijî biçine palvan 700 zîndaniyan ku gireva birçîbûna bêdem û bêveger vegirtine û gelekîşan di rojiya mirinêdana rewşa wan gelek xerab e li wer Kurd li ser lingane bû mafên bixwe destxistina mafên xwe bêguman bersiva hikûmeta Tirkiye jî bersivekî erênî niye Erdogan dibêje ev çend birsî jî bin em ocalan azad nekin ji ber ku êkî ji daxwaziyan van girevgirtiyan azadiya ocalan e li başûrê Kurdistanê jî aliyên siyasî bi tevahî û rêxirabên civaka sivîl û li Hewlêrê û li Silêmaniyê sibê li Silêmaniyê Kerkûkê jî dî çalakî li ser vê yekê din daxistin Erkan li şerê Silêmaniyê kayk Erkan fermo kayk Erkan Em kato baş hemû katekît Alo em kato baş hemû katekît kayk Erkan fermo Kaka ew me tewerî bernameke niye belam Alo kayk Erkan televizyoneket keske boy baş cê li dengî me bifermo Kak Merîwan telefonî kir li Çemçemalo Alo cêmilê te kayk Erkan fermo Basî kak mezû de kalê em kir û way kir û ka mezû çî bo pêşmerge kir û ême li ser tewerî pêşmergare çi meaşî nedawe pêman بەڵێ کاک ئەرکان ببوورە تەوەری ئێمە لەسەرەوە نییە پێمان باشە بەڕێزان لەسەر تەوەرەکە قسە بکەن تکایە سەردار لە شاری سلێمانیەکە سەردەر باش سەر چاوم باوکەمی دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم زۆر سپاس بەڕاستی تەلەڤیزیۆنەکەتان خەڵکێکی زۆر سەیریەکات و ژەماوەرێکی زۆرتان هەیە ئێمە خۆشحالین کە خزمەتی خەڵکەکەشتانەوە ئێمە ئەوەی کە کورد بێ ناونامەکەی کوردی لە نووسراوێ هەمووی پشتگیری لە ئەو مانگتوانی تورکیاکەین بەڵام حەق گرێشی بچووکیشم لە ئێوە هەیە لە خزمەت دای خزمەت لەمنەوە ئەو برادەرەی کە لە چەمچەماڵەوە قسە بەسەرۆک بەزانێڵێ وەڵی ئەوە شتێکی زۆر ناشرین نابووە ئەو ڕێگە بۆ خەڵکانە بن کە کاک سۆران کاک سەردار ئێمە تەلەفۆنی ئەو کابرەمان نەوەرگێتەوە پێشمە نەوتەوە ئەوها قسە بکە کابرا خۆی وای قسەی کردەوە تعبیر لە ڕێی خۆی بکە ئێمە چی بکەین ئێمە هیوادارین لەسەر تەوەرەکە ئێستاش دووبارەکەمەوە لەسەر تەوەرەکە تکایە ئەمە پرسێکی حساس ئەمە پرسێکی ڕەبتە بە مافی گەلێکی 25 میلیۆنی لە باکووری کوردستان هەڵویستی گەلێکی 5 میلیۆنی لە باشووری کوردستان ئێمە بەس لەماکەین ئێوە خۆتان قسەکە پەیوەندی بە کاک مەسعود دەونێتە ئەوجم کاتە سەر کاک مەسعود بەس ئەو کاک سامانە کە دەچەم چەماڵە ئەو خۆی بە بنەماڵە بە ئەخلاق ببوورە کاک سەردار بێگومان هەڵویستی تو لە ئەو وەکو توالێک کای سامان لە چەمچەماڵ تونتر بوو کەواتە بەرحال بەڕێزان تکایە لەسەر تەوەرەکە باوکی بەموو لە شاری سلێمانی بڵێ باوکی بەموو ئەم کاتەتان باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس برای بەڕێزم بە نیسبەتم تەوەرەی تۆوە بەڵێ تر پارتی لەو لاوە چۆن ئەو شتە قبوڵەکە کوردانی تورکیا سەر بە خۆی وەرگرن ئیتر پارتی لە شەخصینەکانی خۆیان بڵێ لە بەرژۆندەکانی خۆیان تورکیا قەت بە کوردەکان تورکیا بەڵا ناکە بڵێ هەر بینیمە لە شەڕەکانی ناخوای لەگەڵ یەکێتی پارتی لەو لاوە تارەی تورکیانە یەکێتیش بە عینەش لە ئێرانەوە بڵێ ئێرانیەنە ئیتر بماوەڕ ناکەم بۆ 20 میلیۆن کوردی هەر بۆ کورسەکەی خۆی بڵێ چونکە ئەم دەسا وەرگرن ئەم جێ بێ لێشە پێش بنێ کوردەکەی بچێت لەگەڵ زۆری نەکا بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش لەتیف لە شاری سلێمانی فەرموو کاک لەتیف
بەڵە قوربان دەستخۆشی و بەرنامەتان لەکەین و دەستخۆشیتان لەکەین بەڕاستی سرنجی هەموو کەستان ڕاکێشەوە بەڵام من ئەمەوێت چەند قسەی بکەم لەسەر ئەو برادرە لە چەمچەماڵەوە کە هێرشەکە کاکلاتیف تکایە بارەت فێل نەبێ ئەوە چەندین برادری دیکە جابێ ئەو دایەوە ئەوانیش خراپتریان جابدایەوە لەسەر تەوەرەکە کاکلاتیف پێمان باشە لەسەر تەوەرەکە تکایەکە زیادەڕێی من ناکەین شعوری کەس برینار ناکەین بەڵام ئەو برادرەکەەوە ڕەخنە ئەگرێ ئەی خۆی چی کردووە ئەو لایەنە خۆی لەوێ ئیشەکات چی تیا کردووە ئایا پارتی گێکەوە گاک مەسعود بە 8,000 بەس بەن ئەلفالیان هەیە ینی ئەبێ ئەوان هەموو دقێ بڵێن ئەوە نەمان هەیە ینی بەقە تووکی لەسەر تەوەرەکە کاکلاتیف لەسەر تەوەرەکە خوێنیان ڕشتووە بۆچی لەسەر تەوەرەکە سوپاس بۆ سەرنجی تۆ بەڕێزان پێمان باشە لەسەر تەوەرەکە تکایە ڕێگر لاکرێ کاک ڕێگر تو بلا سەر تەوەری باویان میویدارین کەرم کە ڕێگر لاکرێ سالار لە کەس نەزانەوە کای سالار فەرموو کاک سالار ئێوارە باش سەرچاوم بەس هیوادارم پێم نەبڕیت ئەگەر لە چارچەوەی تەوەرەکە دەرکەوتی و قسەی بە شێوەیەکی تر بێ ببوورە ناتوانانی بەرداوامی پێ بدەین من هیچ غەڵەتێ ناکەم بڕوا بکە هیچ غەڵەتی هیچ کەواتە منیش لێرە لەو پەری خزمەت دەکەم فەرموو کاکەجار من تەنها گلەیم هەیە لە ئێوە لە هیچ کەسی شکەم نییە ئامادەم لە ئێمەیە و بە هەوەزی خۆت قسە بکەوە ئێمە لە بڕوا بکە ئەس کەسێک هەر کەسێک قسە بە ماڵی بەرزانی بڵێت دڵنیا بە ئێوە ئێوە هیچ کەسێکی کە قەڵە ناکەسی ئێوە نابێ قبولیکەن گویان بۆ ئەگرن لە هەمان کاتەکە گوێشیان بۆ ئەگرن خەڵکی ئێوە قسە بکاتەوە پێی داخەنەوە معقول نیە ئێوە بۆ شێوە بەڵێ کای سالار بزەبت سەرنجی پێچەوانەی تووشە بووە بێگومان پێچەوانی تووشە بۆەوە خەڵکی قسەکەمە بەرپرسین باز لەسەر قسە خەریک تکایە بۆ تێبینەکەشت دەربارەی مانگرتوانی کوردانی تورکیا ئێمە هەموو ئامادەین خوێنی خۆمان بەخەبتێن لە پێنایان ئاسیەوەمە کوردی هەموو کاتێ هاوکاری کوردانەکەین لە هەر جێگەیەک هەری پێویستیە بکات بەڵام هیوادارم ئێوە ڕێگەنەدەن بە هیچ کەسێ گوێن بە بنەماڵی بەرزانی بە شەخی سەرۆک بدە کاک سالار ئێمە ڕێزمان هەیە تکایە بەڕێزان بینەرە بەرزەکان کەس مزایدەی خۆشەویستی و ڕێزداری خەڵکیەکان و سەرکردەکان لە سەرێمەوە نەکە ئێمە تەلەڤیزیونێکی کوردینە و ئێمە لێرە خزمەتیەوەکەین و ڕێزمان بۆ سەرۆک بارزانی سەرۆی تاڵابانی هەموو سەرکردەکانی کورد یەک بە یەک تاکی کورد هەمووتان کە ئێستا بینەرە ئێمە لە سەرسەری ئێمە ڕێزمان هەیە بوتانی تەرخالی قسەکەمە چی بکەین بارحال هەڵمەت لە هەولێرەوە کاک هەڵمەت فەرموو کاک هەڵمەت ئێوارە باش بە ڕێزەکەم باشتر بۆ بەڕێستان فەرموو زۆر سوپاسان دەکەم بە ڕێزی بەڕاستی سەر لە کەناڵەکەتان ڕازیم ڕێزم بۆتان هەیە وەکو جەنابەت گوتێت تەورەکەی ئێمە لەسەر چارەنووسی کووردە شر نییە کوردی کوردستان بێ کوردی باکووری کوردستان بێ باشووری کوردستان بێ کێشەکەی ئێمە لەسەر دەڵات تاڵەبانی و جارای بەڕێز کاک مەسعود نییە کاک نێشیروان نییە کەناڵەکان نییە خۆش نییە ئەی بۆ ئەو برادرانە بابێن بڵێ هەمووان دەست دەکەین ئەو دەست ڕێپێوانێکی محتەرەم دەکەین دەچین لە پێش پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق کۆنسەرنی تورکیا لەوێ تێگرین تێدەگەی بەڵام ڕەمزی ئاڵایەکی خۆمان بە مەلا مستەفاوە بەرز دەکەینەوە دەڵێن ئێمە کوردین حەق خۆمان دەوێت قبول ناکەین تعدا لە هیچ کوردێ بکرێت هیچ کوردێکیش دەست درێژی بکرێتە سەر ئێمە وەکو کورد خوێنی خۆمانی پێدەبەخشی بەڵام هەندێک کەس دەرێ مەسعود بارزانی وای کرد مەسعود بارزانی عیب باسی دەکەی ئیسانێکە لە تەمەنی من نییە بەقەت تووکی سەری بابی منوە بەڵێ عوسمان لە کانی پانکێک کای عوسمان فەرموو زۆر سپاس فەرموو ئەلۆ ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکت فەرموو وڵا لەسەر تەوەرەکەی بەڕێزیان من حەزم کرد تەنها ئەوە بڵێم خالد قەڵاتجێ نووسراوە لە سینە باش عفو لەسەر تەوەرەکە بەڕاستی من زۆرم پێخۆشە کوردەکانی ئێرەش لە کوردستان لە هەر چوار پارچەکەی کوردستان یعنی هاوخەمی خۆیان دەرببڕێ بەرامبەر بۆ کوردانی کە ئێستا لە تورکیا کە ئاوا مامیان گرتووە و ئێمەش هەمومان هاوخەمین لەگەڵ ئەوانە هەمووشمان کوردین بەڕاستی ئێمە ئالێرە ئەگە کوردایەتی خۆمان بسەلمێنین بۆ ئەو برا کوردانەمان کە لە تورکیا بێ لە هەر پارچەیەکی کوردستان بێیان لە سووریا کە ئێستا لە ژێردەستی بەعسا بۆ شەوە ئەچەوسێنەوە و لێرەشەوە ئێمە داواکەین لە هەموو سەرکردەیەکی کورد لەم کەناڵەی بەڕێستانەوە کوردستانی خۆمان هیواداری ئینشاءڵڵا هەمویان وەکو برایەک بچنە پێشەوە و هاوکار و هاوخەمی هەموو برا کوردەکانمان بین لە هەر چوار پارچەی کوردستان و هیوادار ئینشاءڵڵا هەموو کوردێکی دڵسۆزی کوردستانی عێراق و کوردستانی ئێران و هەر چوار پارچەی کوردستان
یەک ڕیز و تەبا و برابن و هیوادارم ئەم بەرنامەیەوەش سەرکەوتوو بێ و هەموو کوردێکیش بتوانێت بە دڵسۆزانە لە ئەم کەناڵی بەڕێستانەوە قسە بکە نەک دژایەتی یەکتری بکەین ئێمە لەسەر قسەی کەسێک یا لەسەر پەڕۆیەک یا لەسەر ئاڵایەک یا لەسەر لە هەر بوارێک دووبارە هاو خەمی خۆمان دەرەبڕین و شەریکی هەموو خەمێکیانین بەڕاستی نەخەوتنی ئەوان ئێش و ئازارە بۆ ئێمە ئەگەر لەگەڵیشیان نەبین. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ سپاس کاک عوسمان سەرکەوتە لە سلێمانی فەرموو. کاتە باش کاک سەرکەوت هەموو کاتێکت دەستخۆشی بەردامەدێتی سپاس فەرموو. وەڵام من وایە بیرم لەم هەرێمەیە دەرێت تێبینێت جوانی هەبوو یەکێتی پارتی یەکتریان قەت ئەوام کرد تەنها لە پێناوی کورسیە ئێستاش کورسەکەەوەنە پیرۆزە بڕوا ناکەم نەگۆڕا نەپارتی نەیەکێتی کەسیان ینی من ئیمانم بە کەسیان نێ بتوانن بە جددی شتی دەمی و شتی کردداری زۆر جیاوازە بەدەمی ئەتوانین ئێمە بڵین خوێمانە بەخشین ڕحمان مناڵمانە بەخشین بەڵام هاتە سەرکردار بڕوا ناکەم کەسی بەکردداری بەڕاستی بێ ئەوە تا ئێستا من برادری خۆمەیە چۆتە دۆمێز بۆ شوێنێکە ئاوارەکانی تێ باوەڕکە لە حاڵ و گوزەرانێکیان تێقینە ئێمە هەر هیچمان پێ نەکرێ بۆ دەسەڵاتداری هەرێمی کوردستان توانای ئەوەی هەیە کە بتوانێت هیچ دەبێت ژیانێکیان بۆ ژیانێ بۆ ئاوارەکان تامینکە ژیانێ بۆوانێ سووریا خۆ سووریا هەر کوردە تورکیا هەر کوردە ئێران لە هەر شوێنێ بێ یعنی ئێمە دەسەڵاتدارانی هەرێم توانای ئەویان نییە چەندین کەس بڵێت چەندین هەزار کەسێک 20,000 کەسێک ژیانێک تامینکایەکە چۆن توانای هەیە بەرژەوەندی گشتی استراتیژی و ڕەوانە تازە دوای ئەم هەموو شتەڕە تازە بۆرینەوە لێن بۆ تورکیا لە تورکیاوی بازنە بۆ وڵاتان من ئیمانم بە هیچیان نییە بە ڕاستەقینەی و بە کردار وەک مایکل ڕۆبن لە کەناڵی بەڕێستانەوە سیتی لێرە قسەیەکەن و بەڕێزان سەرکردەکان لە ئەمریکا قسێکیەکەن لە تورکیا دڵنیا بە لای ئەردۆگان قسێکیەکەن ئەو برادرانشی کاڵەن گوایە پارتی چەندێک بارزانی شەهید بووە کە بارزانی شەهید بۆ بەڕێزهێنانی بەهێنانی ئێران بۆ بناو خەڵکی عێراق تۆ یەکی بێنە سەر ماڵەکە بەڵێ کا سەرکەوت تۆش مەجبور بە فعل هەبێت. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش پەیوەند لە شاری سلێمانی کای پەیوەند فەرموو. ئەم کاتۆ باش هەموو کاتێک دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر ڕاستی کەناڵەکەتان کەناڵێکی پێشکەوتووە زۆر مۆدێرنە زۆر سپاس هیچ شتێکم نێ لەسەرتەوەرەکەی ئەو قسەکەم بەڵام چەند قسەیەکەکەم بۆ ئەو حاڵەتانی کە پەیوەندیەکەم لێوە قسە بە یەکتریڵێن و قسە بە سەرکرداڵێن و قسە نازانم کورد پێویستە لێرا یەکبوون بێ یەک بگرێ پێویستە بڕۆنە بەردەم هەموو ئەگەر کوردێک دڵسۆز بێ نابێت بڵێ کاک مەسعود وازنی و بە کاک مەسعود یەکێک لەلایەن کاک مەسعودەوە بنکاتەوە جەماعەتی پارتی بڵێ ئەوەی کە زنی بە پارتێ داوە با بڕوا دەست بەدەم پەرلەمانی کوردستان حەلێک بۆ کوردانە بکەن مزاری پێوانێکی جوان بکەن طبعا يعني کورد هەتاکەی قسە بە یەکترەوە لەسەر سەرکردەکان بۆیە لە هەموو وڵاتێکەوە هجوومەت کورد بۆیە هەر ئەدی بە کوردەوەی کورد لە ناو خۆیان یەک نییە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەشت بەڕێزان محەممەد هەڵە بچەی ئەنووسێ ئێمە هەمومان لەگەل بەرایانمانداین لە باکۆر بۆ بەدەستێنانی ئازادی مافی خۆیان بەڵام ئەگەر ئەوان حکمی پەکێکیان بەلاوە پەسەند بێت ئەوە لە پەکێکی کە زۆر لە تورکیا خراپترۆک و خۆیڵێ هەروەها هاڵکەوت کاکێ ئەمینی شانووسێ ئەبێت هەموو کورد پشتیوانی ئاو نیشتیمانیان بکەن لە هەر شوێنێکی ئەم زمینەدا بێت بۆیە پێویستە سەرکرداتی کورد بە ئومێدەوە بڕوانێت تا ئەومانگرتنە هەروەها دانا سلێمانیش ئەنووسێ پێویست بوو بەر لەوەی ئازاری کوردانی باکۆر بگات گوێی مرۆڤایەتی هەموو پێویستمان هەبوایە ئەنکۆ هەڵویستمان هەبایە. ئێستاش ئەحمەدمان لەگەلە لە چەمچەماڵ کەیک ئەحمەد فەرموو. ئەم کاتەوە باش هەموو کاتێکت دەستخۆشکەری ئەو بەرنامەی لێ یەکەم زۆر سپاس. بەڕێزان دەزەڕێی تەلەفۆنەکان ئابینین داوای لە سەرکردایەتی سیاسی کورد دەکەن بۆ پشتیوانیکردنی ئەوان بەڵام ئەمڕۆ سەرۆشی هەرێم ئەبینین وادی بە تووشیا داوە کە هەرێمیشی سەربەخۆ لە سووریا دروست نەبێ چی چاوەڕانیشی بێ ئەکرێ کە پشتیوانی لە میلەتێکتان کە هاو زمانی خۆی هاو نیشتیمانی خۆیەتی لە تووشیایە بەڕاستی بینین ئەمڕۆ سەرۆشی هەرێم و پاتێک لە پاتەکانی کوردستان بوونەتە دەستی تووشیا ئەمڕۆژ بەڕاستی بۆتە دوو بەرەوە ئەو کەسێکە بچێتە بەرەی میلەتەوەش بەرەی کووردە یان بەرەی دەستی دوژمنەکانمان کە بۆ سەرکردکردن و لە ناوبردنی دەسەڵاتەکانی گەلی کوردستانە جا من لێرە ئابرسمایە سەرکردایی و سەرۆشی هەرێمەکەمان بۆ شێ تەسەڕوفات بکە چی چاوەڕوانیەک ئەمڕۆ لەم هەرێمە ئەکرێ و دەستکەوتی پارێزگاری لە میلەتەکەمان لە براکانی خۆمان لە پارچەکانی تر بکە و زۆر سپاس. بەڵێ سپاس بتۆش پەروین لە شاری سلێمانی فەرموو. ئەم کاتتان باش هەموو کاتێکت زۆر سپاسی ئەو تەوەرە جوانە کەم لە کاتی خۆیدا بەڕاستی من وەکو
ئەندامێکی لژنەی ئامادەکاری بۆ ئەنجامدانی چالاکیە بۆ پشتگیریکردنی زیندانیە سیاسی مانگرتوەکانی باکووری کوردستان لەگەڵاتم حەزەکەم ئەگەر ڕێگەم بن لە ڕێگەی بەرنامەکەتانەوە بانگهێشتی سەرجەم هاوڵاتیانی شاری سلێمانی بکەین بۆ ئەو چالاکیە مەدەنیانی کە بەنیازین بەیانی لە بەردەم نووسنگەی پەرلەمانە ئەنجامی بدەین لە زانکۆی سلێمانی و بەڕێ ئەکەوین و سەرجەم حیزب و لایەن و پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کەسایەتی و خەڵکی ناوشاری سلێمانی پشتگیری کەمپینەکان کردووە لە گروپەکەمانان بەڕاستی ئەمە ئەرکێکی نەتەوەیی هەموو لایەکمانە و هیچ لایەن و پارتێکی سیاسی بە تایبەتی پێی هەڵنەساوە بەڵام هەمویان پشتگیریان کردوین و ڕێگەیان پێداوین مۆڵەتی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستانمان وەرگرتووە هیوادارین کە ڕێپێوانێکی ئاشتیانە بکەین و نەتیجەیەکی باشی هەبێ و مانگرتووەکان هەست بکەن بەوەی کە پشتگیریکەریان هەیە لە پارچەکانی تری کوردستان ئەمڕۆ ئەوانیش ئێمە بە پاڵپشتێک و پشت و پەنایەکی خۆیان ئەزانن بەڕاستی داواکارم لە ڕێگەی بەرنامە بەڕێزەکەتانەوە ئەو کەسانی بەڵێ پەروخان بێژگە لە سلێمانی لە کام شوێنی تر ئێوە چاڵێکیتان هەیە لە هەرێمی کوردستاندا بەڵێ ئێمە نیمانە بەڵکو خەڵکی کوردستان خۆیان بەڵام وەکۆ تەنسیقتان لە گەلێکترەیە بە پێی زانیاریەکانی ئێمەش لە کێرکووی چاڵێکەیە لە سەرمبارە بەڵێ بە دڵنیایی ئەی لە شارەکانی تر لە دهۆک لاولێر بەڵێ ئێمە تەنسیقمان هەیە لەگەڵ شارەکانی تر لە هەولێریش لە هەمان ڕۆژایە و لە هەنێ شار و شارچکەی تریش لە 5 مانگا مۆڵەتەکەمان بۆ وەرگیراوە بەڵام بەگشتیش هەموو کەساکان هەموو خەڵکانی ئازادی خواست هەموو کەسانی کوردپەروەر لە شارەکانی کەش بە سلسلە ئێمە زنجیرە چالاکیەکەکەن شەر نییە بەیانی هەر بۆ نمونە بەیانی کۆمەڵی زیندانە سیاسەکانی کوردستان مانگرتنەکەن لە بەردەم نووسنگەی پەرلەمانی سلێمانی بۆ ماوەی 3 ڕۆژە مێننەوە بۆیە داوا لە خەڵکی سلێمانیەکەن پشتگیرێکی تەواوی ئەم بەڵێ پەریونخان هیوادارین سەرنجی تۆش بۆ خەڵکی گەشت بێت لەو بارەیەوە سوپاس پەیوەندیکات دیار ئاسکۆلی ئەنووسێ هەڵویستی یەکێتی باشە بەڵام پارتی بەرژەوەندی حەزبی و داراییەکانی خۆی لە مەبەستەوە خۆیەڵێ هەلوەها ئیلان پشدەریش ئەنووسێ پێویستە هەموو کورد پشتیوانی بکەن لە برا کوردەکانی باکووری کوردستان کە ئێمە سەرنجی خۆیەتی بێگومان ئاباس بەڕادوستیش ئەنووسێ داوای حەقی خۆیان دەکەن چەند ساڵە وەکۆ گەلێکی ژێردەستە دەیان بینین داوای حەقی خۆیان دەکەن ولی تماشاوان نژاد ناوی برنامه‌دا سرنج بوتون گله بون بداخواه گله که مدخواست د چارچوب برنامه‌دا سرنج نرین بین گردن بس گله جاران لبر پیوندی کسی که گله کسی دیجیت نسرختی و ناوا برنامه تبلیغ دیکن امی ویدارین د ناوا پیدا هر تواری که وقتی که پیوست بجیان خلک کردستانی و پیشاتین گرمین روجاوی و لسر تواری بشه که منطقی بابت کنه که رخنه جابن رخنهین منطقی بین گرتن صبحی که لباکوری کردستانی 2000 گرتیندن دیکهونه گروا برچیبونه لسلیمانی و کرکوکیجی چالاکی تن لدارخصن هیا نهاجی خویانی نگلو لباجار دهوکی و لکرکوک هولیری جیوی چالاکی هبن یان هیا صبحی هم خدمت آواده بین هر شاد و بختار بنوار باش